خۆشەویستانی کورسانی وسڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی تری پانۆراماتان پێشکەشەکەین. لە دوایەوەی کە مستەفا کازمی بڕیاری دابوو لە دوایەوەی کە بەشێک لە حکوومەتەکەی متمانەی وەرگرت بوو، بەڵام حوت وەزارەت مابوو کە متمانە وەربگرن و ژمارێک لە وەزارەتانە کە ململانە و کێشیان لەسەر بوو. دوجار ئەمڕۆ توانی لانە سیاسیەکان ڕازی بکات بەوەی کە پاڵپشتی ئەم کاندیدانە بکەن و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە دەنجی یاخود بە تەواوکردنی نیساب یاسایی توانی ئەمە تەواو بکات. هەندێک لە خەڵک یاخود بە زۆری خەڵک پرسیارەکە لەم دۆخە ئاڵۆزە سیاسی عێراقدا مستەفا کازمی چۆن توانی ببێتە جێگەی متمانەی هەمووان و دواتر هەرچەندە عادل عەبدولمەهدیش وەکو ئەو پێشتر جێگەی متمانەی هەموویان بوو، بەڵام نەیتوانی تا مدەتێکی زۆر سەرجەم وەزیرەکانی لە کابینەکەیدا جێگیر بکات. ئەمە جگەلەوەی کورد یەکێکی ترە لە فاکتەرەکانی عێراقی نوێ و لە حکوومەتی نوێ عێراقدا. یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکرات کە لارێمی کوردستاندا کێشە و جەدەلیان هەیە، بەڵام لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا دەنجیان بە وەزیرەکانی یەکتردا. و ئێستا عێراق و هەرێمی کوردستان یاخو بەغدا و هەرێمی کوردستان چاوەڕوانی ئەون کە ڕێکەوتنێک لە نێوانیاندا مۆر بکرێت. هەموو پێشخاتانە و لە چەند ڕۆژی ئایندا یاخود لە ئایندەیەکی نزیکیشدا وا بڕیارە ڕێکەوتنێکی استراتیجی لە نێوان ئەمریکا و عێراقدا مۆر بکرێت. لەسەر کۆی هەموو ئەو پێشهاتانە لەگەڵ بەڕێز ئاڵا تاڵەبانی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و کات ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگۆ دەکەین کە لە بەغداوە لەگەڵمانە بێت. سڵاو لێبێ ئاڵا خانم، کاتت باش. سەرەتا ئەمەوێ وێنەیەک لە دانیشتەکەی ئەمڕۆ و ئەم پرسیارەی کە لای هاوڵاتی هەیە کە ئایا مستەفا کازمی چۆن توانی ببێتە جێگەی متمانەی هەموو لایەنەکان و دوای ئەوەی کە بەشێک لە حکوومەتەکەی متمانەی وەرگرت ئەمڕۆ بەشەکەی تریشی توانی متمانەی ئەنجومەنی نوێنەران بەدەست بێنێت لەم هەموو فەوزا سیاسی عێراق. سڵاو لە جەنابەت، سڵاو لە بینەران، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو هاوڵاتیان دەخوازم. پرسیارێکت ئەو هەرەمان ئەو پرسیارەیە کە ئەمڕۆ زۆربەی لایەن ناوخۆیەکان و ڕەنگە دەرەکیەکانیش ئەم پرسیارەیان ڕوبەڕوومان کردبێتەوە، ڕەنگە زۆربەی چاودێری سیاسی پێیان وا بوو بێت تێپەڕاندنی تەواوکردنی کابینەکەی کازمی ئاسان نەبێ. ئەوش بە گوێرەی ئەو مؤشیراتەی چەند ڕۆژی ڕابردوو چ لە ڕێی میدیاکانەوە چ لە ڕێی هەندێک حیزبەکان و زیاترش هەندێک پەرلەمانتار گفتوگۆ هەبوو یاخود خۆ پێکەوتن و وتاری جیاواز و تۆزێ دوور لە یەک هەبوو لەسەرەوەی هەندێک لە وەزیرەکان مەلەفیان لەسرە هەندێکیان تێپەڕاندنیان قورسە ململانێ لە ناو هەندێک ئەحزابی شیعە هەبوو بۆ نمونە لەسەر وەزیری نەوت لەسەر لە نێوان خودی پەرلەمانتارەکانی بەسڕا کە سەر بە کوتلە و پارتی جیاوازن. بەگشتی تۆزێت قسەوە هەبووە باس لەوە ئەکرایان بۆ چوونەکان ڕەنگە لای زۆربەی کەس پێی وا بوو بێ کە تێپەڕاندنی حکوومەتەکە ئەمڕۆ ئاسان نییە. من هەر لەسەرتاوە پێم وا بوو لە چەند ڕۆژی دواتر لە دووسێ ڕۆژی دواتر کە تێپەڕاندنی حکوومەتەکەی ئاسان بۆتەوە ئەوش لەبەر کۆمەڵی هۆکار. یەکەمیان خۆی خودی کازمی توانی لە چەند ڕۆژی ڕابردوو، ینی لە ماوەی ڕابردوو بەگشتی دوای تێپەڕاندنی کابینەکەی لە جاری یەکەم بۆ تەواوکردنی ئەمە توانی با بڵێن بەردەوامی و هەماهەنگی و ئەوی پێڵێن تەواسولی لەگەڵ زۆربەی فراکسیۆنەکان لەگەڵ زۆربەی قیاداتی ئەحزابی سیاسی و کەسە دیارەکانیان بەردەوام هەبێ و کۆمەڵێ بەڵێنیان پێ بدا و کۆمەڵێ وعد و کە بەگشتی لە پرۆسەی چاکسازی و گۆڕانکاری لەگەڵ هەموو لایەک تاوتێ بکە، ینی توانی خۆی لە هەموو لایەک نزیک بکاتەوە و پەیامەکەشی ئەمە بوو کەوا عێراق بە قۆناغێکی زۆر قورس و سەختی ئەپەڕێ. ئەگەر هاوکاری نەبن بۆی بتوانێ کابینەکەی تەواوکە و لەسەر شتی بچووک بوەستن، ڕەنگە ڕنگدانەوەی ئەم خلافانە ئەم لێکتێنە گەیشتنە ئەم ئاڵۆزی و ناکۆکیانە تەنها تەسیر لەو نەکاوەکو سەرۆکوەزیرانێک ئەو تازە بۆتە سەرۆکوەزیران متمانەی هەیە بەشی زۆری کابینەکەی تەواو بووە، ڕەنگە کێشەی نەبێ دوو وەزیریشی هەر بمێنێ ئەم جارەش نەڕوە، بەڵام بە نەتیجە لە ڕووی ئەمنی و اقتصادی تەسیر لە هەموو عێراق و لە تەسیر لە حیزبەکانەکە توانی ئازایانە لە ماوەی ڕابردوو شەقامی عێراقی بەو ئیتیجاهە بجوڵێنێ کەوا ئەولەویەتی عێراق ئەمڕۆ با بڵێن محاسەبەکردنی کوشت ئەوانەیە کە
با بڵێن بوونە هۆکاری کوشتنی خۆپیشاندەران لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک چاوپێکەوتنی کرد لەگەڵ خۆپیشاندەران لەگەڵ نوێنەرەکانیان لەگەڵ کەسوکاری ئەو قوربانیانەی کە لە ڕۆژانی خۆپیشاندانەکان مناڵ و ئەولادەکانیان لە دەست چوو بوو کۆمەڵێ ئەگەر مراقبێکی سیاسی ملاحەزەی کردبێ لەم حرەکانەی کرد لەمانش گرنگتر مەسلەی وەزعی اقتصادی عێراقە کە هەموو لایەک ئەگرێتەوە مەسلەی انتخاباتی پێشوەخت و کە ئەمە حکوومەتێکی کاتیە چەند پێم وانییە کاتی بێم پێم وایە پەرلەمان 2 ساڵی خۆی تەواوە کاتچکە وەزعی اقتصادی صحی وەزعی مالی عێراق هیچ باس لەوە ناکەیان بەرچاوڕوونیەکمان ناداتێت کە انتخابات پێشوەخت بکرێ گرنگ توانی ئەمە لە فەشوا بەکاربێنێ کە هەموو لایەک هاوکاری بن لە هەمووشیان گرنگتر دامی نێودەوڵەتی تەواوی هەبوو کازمی کە زەخت کرا لە هەموو حیزبە سیاسیەکان بەڕاستی لە چەند ڕۆژی ڕابردوو کە ناکۆکیە بچووکەکانیان وەلاوەنێن و هەوڵ بدرێ ئەمڕۆ هەموو لایەک بەبێ جیاوازی بە دوورخستنەوەی با بڵێن لێکتێنەگەیشتنەکانیان و ناکۆکیەکانیان تەواو دەنگ بە هەموو کابینەکەی بدەن. ئاڵاخان یەکێکی تر لە گومان و یەخنە لە پرسیارەکانی کە خەڵکەیەتی ئێستاوەیە کە ئەمریکا و چەندجار پۆمپیۆ پەیوەندی کردووە بە کازمی پیرۆزبایی لێ کردووە مەسەلەن لە پێشەچی وتارێکە باز لەوە کە پێویستە ئێمە پشتیوانی کازمی بکەین لەبەرەوەی بۆ عراقیەکان گرینگە و لە هەمان کاتیشدا پێشاتێک لە مێدیاکان هاتە پێشەوە سەردانیکردنی شاندێکی ئێرانی و بە شێوازی ڕسمی و بە ڤیزا ئەمانە چ گۆڕانکاریەکن لە حکوومەتەکەی کازمی گۆڕانکاری شکلین یاخود گۆڕانکاری جەزرین و پەیوەندی بەوە هەیە کە کازمی فعلەن لە ئەمریکا و نزیکە یاخود لە نێوان هەردووچیان وەستاوە تا ئەم دقەیە کازمی لە هەموو لایەک نزیکە بەڵام ڕەنگە ئەو قسە هەبێت کە ئەو ڕەنگە زیاتر لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و با بڵێن اتحادی ئەوروپی نزیکتر بێ بەڵام ئەو لە ئێران و لایەنەکانی تریش دوور نییە وڵاتانی خەلیجیش زۆر هاوکاری و دامی ئەەکەن من پێم وایە هەموو لایەک پێیان وایە ئەمە فرسەتێکە بۆی عێراق لەم بارەنا هەموارە و لەم قەیرانانەی ڕزگاری بێ وەگەر پشتیوانی کازمی نەبین لە حقیقەتی شاوایە یعنی قەیرانەکانی کە ڕوبەڕووی عێراق بۆتەوە کە یەخەی هەرێمی شەگرێتەوە بەرچاوی خۆشمان بینیمان و ئەیبینین پێش هەمویان قەیرانی دارایی کە تەسیری لە دارایی هەرێمیش کردووە ئەمە گەر چاک نەکرێەوە جارێتر کوتلە سیاسیەکان لەسەر ناوی وەزیرێک یان ناوێکی معەن بوەستن ئەمە کێشەکان ئەوە نەقوڵەکەوە حلکردنی مەسەلە و دۆسیە گەورەکان دوورە خاتەوە بە نەتیجە لە قازانجی و لە بەرژەوەندی هیچ لایەک نابێت ئەوەی جەنابەت ئاماژەت پێکرد لە سەردانی شاندی ئێرانی و هەروە ئەو پەیوەندیە تەلیفۆنانی کە لە بینی کازمی و بامبیۆ لەگەڵ زۆر سەرۆک وەزیران و سەرۆکی گرنگی وڵاتانی شاڕوویداوە بناوان وڵاتانی عەرەبیش بۆ نمونە بیرمان نەچێ ئەمڕۆ مەسڕ دەورێکی زۆر سەرەکی هەیە لەو توولاسیە یان لەو سێگۆشەیەی عێراق ئوردن مەسڕ کە هاوکاری یەکتریان کردو هەوانگیەکیان هەیە بۆ مەسلەی تێرۆر و مەسلەی اقتصادی و نەوت و غاز و ئەمانە کە بە چاودێری نەتەوە یەکگرتوەکانە و بە چاودێری تەحدیدن ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایە ئەمانە هەمووی ڕۆڵی باشیان بینی لە ماوەیە چ لەگەڵ کازمی چ لەگەڵ کورت لەو پارتە سیاسیەکان یعنی هەر هاتنی شاندی با بڵێن ئابوووریەکەی ئێران بۆ بەغا دوێنێەوە تەسفیەکردنی تۆزێ حیسابات و مەسلەی ئیستحقاقاتی وڵاتی ئێران و کەمکردنەوەی ئەو قورسایی لەسەر ئێران هەیە بۆ مەسلەی مادی و حەساری لەسەریان هەیە خۆی ئەشیرێکی ئیجابی بوو بۆ ئەو لایەنانەی ئەگەر اعتیرازیشیان تۆزێک لەسەر کازمی و تەواوکردنی کابینەکەی هەبوو ئەمڕۆ نەتیجەکەی بە ئیجابی لە دەنگدان لەسەر کابینەکەی بەدەرکەوت وا بڕیار بوو ئاڵاخان کە ئەم حکوومەتە دوو مەهامی سەرەکی هەبێ جیا لە مەهامەتەکانی تر یەکێک لە هەرە دیارەکانیان هەڵبژاردننی پێشوەخت و کارکردن بوو بۆ هەڵبژاردننی پێشوەخت و مستەفە کازمیش هەنگاوی بۆ ناوە ئایا هەنگاوەکانی فعلین یاخۆت بۆ ڕازیکردنی شەقامی عراقیە بەتایبەت ئەم حکوومەتە ڕەنگە لە دوای انتخاباتەکانەوە ڕەنگە استقرارترین حکوومەت بێت تا ئێستا لە دوای چەند مانجێ بەڕێز عادل عەبدولمەهدی ئەم حکوومەتەوە دێتە بەرچاو کە استقرارێتێکی تری هەبێت پێت وایە لە ئایندێکی نزیکدا هەڵبژاردننی پێشوەخت بکرێت یان تاکاتی خۆی ئەوەستی ئەم حکوومەتە یەکێک لە دروشمەکان خۆپیشاندان ئەو داواکاری گۆڕانکاری و گۆڕینی حکوومەت و ئیستیقالەی عەبدولمەهدی و ئەمانە مەسلەی ناڕازی بوون بوو لە پرۆسی سیاسی عێراق و تەحدیدەن لە ئەدای
حیزب و پارتە سیاسیەکان و تەنانەت ناڕازیەکی زۆر لە پەرلەمان و ئەدای پەرلەمان بۆ خۆتان نەزان ئێستاش هەندێک دەنگ هەیە لەسەرەوەی کە ئەم پەرلەمانە جێی متمانەی خەڵک نەبووە نەیتوانیوە داخوازیەکانی خەڵک جێبەجێ بکە و تەنانەت داوای حەلی پەرلەمانی شەکرێ لە بینی فترەیەک بۆ فترەیەکی تر بۆیە بە تەکید هەڵبژاردننی پێشوەخت یەکێ لەو با بڵێن وعد و بەڵێنانە بوو کە چ مەرجعی باڵا چ لایەنە سیاسیەکان کە هاتنە سەرخەت و لەگەڵ مەوجەی خۆ پیشاندانەکان ڕۆیشتن لەوانە ڕەوتی سەدر و دواتر هەمووی بەگشتی وعدیان بە خەڵک داوە کە ئیش بکرێ بۆ هەڵبژاردننی پێشوەخت و لەسەر ئەو ئەساسش کۆمەڵی پرۆسە هەیە کە ئەبێ پێشتر بکرێ بۆی هەڵبژاردننی پێشوەخت بکرێ کە گۆڕینی مفاوەزیە بوو چکە پیان وا بوو ئەو مفۆزی پێش و مفۆزێکی زۆر حزبیە و دادپەروەرانە نەبوو ئەمە جێبەجێ کرا بەڵام بابین باسی بکەین ئایا ئەم مفۆزی ئێستا ئامادەیە لە ڕووی ئیداری و لۆجستی و هەموو ئامادەکاریەکان کە لە خلالی 6 مانگ تا ساڵێک هەڵبژاردن بکە خۆیان باس لەواکەن کە پێویستیان بە کاتی زیاتر هەیە نەتەوەیە گرتوەکان کە ئەمڕۆ بە تەواوەتی لەگەڵ مەجلیسی قەزای ئەعلا سەرپەرشتی کۆمیسیۆن و بەتەکی سەرپەرشتی هەڵبژاردننی داهاتوەکەن باس لەوەکەن کە پێویستیان بە کاتی زیاترە لە ڕووی لۆجستی و ئیداریەوە تا ئێستا تەکمیلەی منزومەی کۆمیسیۆن نەکراوە لە ڕووی مدیر عام و مەکتەبەکان چکە ئەمە ئەبێ هەمووی بگۆڕێ و زۆر بەشیان دەبێت کەسانی دەرەوە بێنن باشە تۆ دی ئەم سیستما کە چەند ساڵە دامەزراوە تۆواز لە کۆمسیارەکان یان کۆمیسیۆنەرەکان بێنە تۆ دیت مدیر عامی تازاهێنی مۆزەفی تازێنی ئەمە هەر چەند مانگێک تدریبی ئەوێ و چەند مانگێک ئامادەکاری بووی بتوانێت پرۆسەیەکی قورسی وەکو هەڵبژاردن کا لە کاتێک ئەو بەڕێوەبەر و مدیر عامە کۆنانە خیبرەی چەندەها ساڵیان هەبوو ئەمە لە ڕووی لۆجستیەوە لە ڕووی مادیەوە پێویستی بە بودجەیەکی زەبەلا هەیە هەڵبژاردننی داهاتوو ئێمە ئێستا گەورەترین ئەزمەی اقتصادیمان هەیە ناتوانین مەعاشی خەڵک بدەین لە ماوەیەکی کورتە ئەوە ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق بۆ ڕۆژی دووەم یاسا ئەخوێنینەوە و راپۆرتی لیژنەی مالی خوێنین لەسەرەوەی چۆن حکوومەتی عێراقی بتوانێت قرز بکە قەرزی نێودەوڵەتی بکە و قەرزی ناوخۆش لە بانقی ناوەندی و لە بانقی TBI بکە بۆی بتوانین ڕوبڕووی ئەزمەی داهاتوو ببینەوە قەیرانی داهاتوو بدەوە هیچ دەبێ مەعاشی خەڵک ڕانەگرێ چۆن مەعاشە باڵاکان کەم بکرێتەوە دەست لە مەعاشی خوارەوە و خەڵکی خوارەوە نەدرێت بۆی بتوانین ئەم کێشەی یەکلا بکەیتەوە اینجا کێشەی کۆرۆنا لەولاوە ئەم بەڵا گەورەیە کە پێویستی بە پارە و داهاتێکی زۆرە بۆ نمونە تا ئێستا ئەمڕۆ باسمان کردووە جارێکی تر وەکو لیژنەی پەیوەندیەکان کەسێکی زۆر و خەڵکێکی زۆرمان هێشتا لە دەرەوەی عێراق ناتوانێت بێتەوە یەکێ لە کێشەکان نەبوونی شوێنە بۆ ئەوەی کەوا کەرەنتینە بکرێن پێشەوەی بنێردرێنە ماڵەوە ئەمە و دەیان کێشەی تر کە ئەولەویەت لە ڕووی مادیەوە بۆ مەعاشی خەڵکە بۆ قوتی خەڵکە بۆ خزمەتگوزاریە بۆ خەستەخانەیە بۆ دەرمانە پێشەوەی بۆ هەڵبژاردن بێ ئەمانە پێم وایە هۆکارن کە هەڵبژاردن ڕەگە لە وەختی خۆی نەکرێ من پێم وایە لە وەختی خۆی یعنی ئەفۆن پێش وەخت ناکرێ دێنەوە سەر ئەوەی یاسای هەڵبژاردن گرنگترین فەقەڕەی تر بۆ هەڵبژاردن یاسایە کە ئەوەش دیسان داوای خۆپیشاندەران و زۆر لایەن بوو کە دەبێ یاسایەکی عادیلانە هەبێ و یاسایەکیش بێت تەمسیلی حەقیقی خەڵک بێ ئەو یاسایی کە لەو کاتە لە پەرلەمان دەرکرا لە ژێر زەختی خۆپیشاندان و هەندێک تەیاری سیاسی و کوفراکسیۆن کە سواری مەوجەی هەڵبژاردن بوون بەڕاستی یاسایەکە ئەگەر بێ لە ڕووی تەطبیقی و تەطبیقیکەی ڕەگە کێشەیەکی زۆر دروستکە بۆ زۆر لایەن و خەڵکو و تەنانەت بۆ دەنگدەریش دابەشکردنی بازنەکان لە شارێک بۆ شارێکی تر فەرقەکە کۆتایی ژدان چۆن حیسابەکەی دیارە ئەم ڕۆژ ئەم مەوزوع هەر لە لیژنەی یاسایی پەرلەمان بە ئامادەبوونی کۆمیسیۆن و فراکسیۆنە سیاسەکان تاوتۆ کراواتە هێشتا ئەم قانونە تەواو دەنگی کۆتایی لەسەر نەدراوە بە تایبەتی مەسلەی بازنەکان ئەمانە هەمووی بەشێکن لەو ڕێکار و شوێنانەی کە ڕەنگە بمانگەێنێتە ئەو نەتیجەی جوابی پرسیارەکەی جەنابەت و خەڵکیش کە پێم وایە هەڵبژاردننی پێشوەخت تۆزێ زەحمەتە زۆر باش بینە سەر مەسلەیەکی تر مەسلەی لایەنە کوردستانیەکان لە حکوومەتی داات زۆر جار لەگەڵ بەڕێستان گفتوگۆمان لەو بارەیەوە کردم بڕۆ ئەوەی کە بیندرا وێنەکە بەم جۆرە بوو کە ئێوە یاخود ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەنجیاندا بە کاندیدەکەی پارتی دموکراتی کوردستان و واش باسکرا کە پارتیش دەنجیدا بێ بە کاندیدەکەی یەکێتی بەڵام لێرە هێشتا یەکێتی و پارتی جەدەلێکی توندیان هەیە تەنانەت کاتێک نییە ئەوانی تێدا کۆ ببنەوەش کات و شوێن دیاری نەکراوەکانی تێدا کۆ بنەوە ئەمە بەڕێستان کە هەم قیادیت و هەم ئەندامی ئەنجومەنی نوێنەرانیت ئەمە بۆ خەڵک ڕوون بکەیتەوە مەوزوع لەمەیە چییە؟ وڵات پێم خۆش ئەو پرسیارەکەی جەنابەت ئەوەندەی من بتوانم لە مووقعی خۆمە وەکو ئەندامێکی فراکسیۆنی یەکێتی وەکو ئەندامێکی سەرکردایەتی یەکێتیش بڵێ
ئێمە بەکویکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هێشتا کۆمەڵێک کێشەمان هەیە هەندێک لێک تێگەیشتن و با بڵێن گرفتمان هەیە لە تەعاملکردن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە دۆسیەی ناوخۆییەکانی هەرێمی کوردستان. بەڵام ئەگە بێت لە بەغدا مامەڵەکردن دیارە لە بەغدا ئێمە پەیوەندیمان لەگەڵ پارتیە لە ئاستێک نییە مامەڵەمان لە ناو حکوومەتی ناوەندیە ینی دیار بێت چیمان هەیە لەگەڵ یەکتری غەیری مەسەلەی بوجە و استحقاقاتە کە ئەوەش ئەگەر خۆتان بەچای خۆتان بینیوتانە لە ماوەی ڕابردوو ئەو وەفدی کە هاتووە بۆ بەغدا وەفدێکی حکوومەت هاتووە ئەسەم بە سەرۆکایەتی کاقوبات تاڵەبانی بووە کە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە. خاڵێکی تر پەیوەندیەکانی پارتی و یەکێتیە لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقی تا ئێستا لە ماوەی ڕابردوو ینی با بڵێن لێکترازانێکی وا دروست نەبووە لە بینی ئەم دوو فراکسیۆنە و کەوا بکات خلافێکی ئەوەندە قوڵیان هەبێت مەسەن ئەمڕۆ لەسەر مەسەلەی ئەم وەزیرە بیکەنە کێشە لە پێشوا وا نەبووە ینی بۆ نمونە لە حکوومەتی عادل عەبدولمەدی بەڵێ خلاف هەبوو هەواڵان و برادرانی پارتی بە هیچ شێوەیە قبوڵیان نەبوو مەسەلەن دەنگ لەسەر برای بەڕێزمان کاخای چوانی بدرێ لەسەر ئەرکان بکرێ و پێیان وا بۆ وەزارەتی عەدل استحقاقی ئەوانە و پێیان وا بۆ وەزارەتی عەدل پێیان وا بوو پەیامەکەیانەوە بوو وەزارەتی عەدل ئەبێت بۆ مستەقیل بڕوا ئەگەر بۆ پارتی نەبێ نابێ بۆ مەسەن یەکێتی بێ ئەم ینی با بڵین بۆ چوونەیان ئەم خیتابە ئەمڕۆ وا نەبوو لە ناو پەرلەمانی عێراقا دیارە یەکێ لە هۆکارەکانەوە بوو دیارە برادرانی پارتیش مەبەستیان بوو کاک دکتۆر فواد بڕوات و تێ بپەڕێت و ئەوانیش پێویستیان بە دەنگی فراکسیۆنی یەکێتی و هەموو لایەنەکانی تر هەبوو یعنی هەر لە دوێنێەوە کەسایەتی دیاری ناو پارتی و فراکسیۆنەکەیان لە پەیوەندی بەردەوام بوون لەگەڵ خودی خۆم لەگەڵ خودی هەواڵانم لە سەرکردایەتی لە بەغدا لەگەڵ فراکسیۆنەکەمان کە پێویستیان بە هاوکاری یەکێتی هەیە و دەنگدانی یەکێتی هەیە بۆ تێپەڕادنی کاک دکتۆر فواد. واتانی ئێوە شتێکی کاتی بوو پێویستێکی کاتی بوو کە ئێوە ئاڵوگۆڕ بکەن. من مەبەستم لەوەیە ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا بەشێکە لەوەی کەوا پارتی و یەکێتی لە بەغدا لە ناو پەرلەمان تا ئێستا ئەو کێشەیان نییە ئەوەی کە یەکێتی و پارتی لە کوردستان هەیەی بکەوەڕاستی کێشەیە و قەیرانە و هەندێک شتەیە بێ بە جددی لەسەری بۆسترێت و ئەوە ڕەنگە من نتوانم وەکوتم قسەی تیا بکە من نتوانم لە منتەلەقی خۆمەوە وەکو پەرلەمانتارێک و ئەندامێکی سەرکردایەتی لە بەغا ئاگاداری بەغدام لە کوردستان ئاگادارم بەڵام ڕەنگەوە حەقە بم بە هەواڵانم کە بەرپرسی ئەو دۆسیانن لە سەرکردایەتی لە حکوومەتی هەرێم قسەی زیاتری لەسەر بکەن بەڵام وەکوتم دوو مؤشرمان هەیە وەفدی حکوومەتی هەرێم کە هاتوۆتە بەغا وەفدی حکوومەتێکی مشتەرەک هاتووە برادرانی گۆڕانیشی تیا بووە یعنی ئەمەش ملاحەزەیەک ینی ئەمڕۆ برادرانی گۆڕان پەیامیان دەرکردووە کە ئەوان دەنگ نادەن بە حکوومەتەکە بە هەگشتی و ئەوان ینی لە دەنگدان لەسەر کاک دکتۆر فوادیش تۆزی قسە و دەنگە دەنگیان کرد کە دەنگی تەواوی نهێنا بەڵام لە کاتێکە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان کە هاتووە بۆ بەغا وەزیری دارایی تیا بووە کە کاک ئاواتی شێخ جەنابە کە نوێنەری گۆڕانە لە حکوومەتی ناو هەرێمی کوردستان جا بۆیە ئێمە نامانێت بە ئیزدیواجیەت معاملە بکەین یەکێتی سیاسەتی ڕوونە خلافمان لەکوێ هەیە لە هەرێمی کوردستان ئەڵێن لێرە خلافمان هەیە لە کێش پێویستەکە هەنگاومان بەیەکەوە بێچکە بیرمان نەچێ مەرحەلەی دوای ئەمە لە بەغا مەرحەلەی دێنە سەر بوجە دێنە سەر مەسەلەی ڕاتبی هەرێمی کوردستان دێنە سەر مەعاشی خەڵکی کوردستان باشە ئەمە گرنگترە زۆر لەوەی ئایا ئێمە بوەستین لەسەر نقطەیەک یان وەزیرێک لە کاتێکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوو لە بەغدایە کۆمەڵێک کۆبوونەوەی گرنگی کردووە ئاگاداری ئەوەی کە لە سەرەتای بەرنامەکە باسم کرد تەوافقێک هەیە و پەیامێکی نێودەوڵەتیش هەیە کە دەبایە ئەمڕۆ ئەم حکوومەتە تێ بپەڕێت بۆیە یەکێتی استراتیجی دوورە استراتیجی بچووک نییە ئێمە وەکو هەندێک لایەنی سیاسی لە کوردستان بیر ناکەینەوە ئێمە پێمان وایە ئارامی لە عێراق باشتری وەزعی اقتصادی عێراق و یەکێتی بەشێک بێت لە چاکردنی ئەم دۆخە بۆی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڕوە زۆر گرنگترەوەی لەسەر شتی جزئیات و بچووک بۆستین ئەمە سیاسەتی هاوسەرۆکی یەکێتیە و سیاسەتی تازەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. پرسیارێکیش پرسیاری جەماوەری یەکێتیش ئاراستەی بەڕێزت بکەم ئەم وەزیرە کە ئەمڕۆ دەنگی لەسەر دراوە باسکرا کە هی یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوەی پێشتر زۆر دیار نەبووە و لەبەرەوەی ئەندامێتیی باڵای لەناو حەزبا نەبووە
دقیق یەکێتی نیشتیمانی کوردستان یا خۆت وەکو ئەوانەی پێشووتر کە ئەبوو بێلایەن بێ ئەوانە لەم بارەیەوە ئێوە چی بە جەماوەری خۆتان ئەڵێن ئەم وەزیرەتان فعلەن ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستانە؟ دیارە کازمی لەم حکوومەتەی مەبەستی بوو ئەو وەزیرانەی کە دێن کەسی سیاسی باڵای یەکەمی حیزبەکان نەبن وفعلەن ئەم پێوەرە ئەم مەعیارە لەسەر هەموو حزب و پارت و لایەنە سیاسیەکان جێبەجێکرا ینی ئەمڕۆ هەموو ئەو وەزیرانی دەنگی لێسەر دراوە نەک ئەمڕۆ مەبەستم ئەمڕۆیە لە حکوومەت لە ینی سەرەتای دەنگدان بە کابینەکەی مستەفا کازمی هیچیان کەسی یەکەم یا هەر ئەسڵەن کەسی دیاری هیچ حزبێکی سیاسی عێراق نین نە لە داوە نە لە مەجلیسی ئەعلانە لە حکمە لەمانە بەڵکو خەڵکی تێکنۆقراتن دیارە من نامەوێت تەنها باس لەو جوزئە بکەم تەنها جەنابی کاک دکتۆر فواد حسێن دووبارە بووە و کەسێکی باڵای ناوپارتی دیموکراتی کوردستانە و پێشتر وەزیر بووە بۆ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی ئەم تەوافقە لەگەڵ لایەنە سیاسیەکانی تری عێراق و لەگەڵ بەڕێز کازمیش جێبەجێ بکەین وەکوتم ئێمە ئەڕوانینە استراتیجێتی دوور نەک استراتیجێتی بچوو دیارێمە سەرەتا دیسان کاک خالیدمان تەرشیح کردوە پێبان باش بوو کاک خالید بێ بەڵام کەزانیمان هەموو لایەک مەبەستێتی حکوومەتی داهات و حکوومەتێکی تێکنۆقرات بێ ئێمەش ناوی کۆمەڵێک کوڕی باش و حاکمی تێکنۆقرات و گەنجی یەکێتیمان تەرشیح کرد دیارە لە ناو ئەوە برای بەڕێزمان کاک حاکم سالار توانی مەسەلەن متمانە بەدەستبێنێ برامان کاک حاکم سالار حاکمی خۆمانە هی کەرکووکە یەکێتیە ڕەنگە قسەمان نەکردبێ بۆی بتوانێت ئیمڕۆتەی پەڕێنین و ئیشەڵا لە داهاتووشە زیاتر ئەم مەوزوعە بۆ هەموو لایەک ئاشکرا بێت و هەڵبژاردە و یان کاندیدی خۆمانە لە کەرکووک بەڵێ زۆر باشە مەبەستم بۆ ئەوە بۆ جەماوەری یەکێتی ڕوون بێت چکە پرسیاران ناکرێ هەمیشە ئاڵا خام پرسێکی تر دێتە پێشەوە بە ڕێستاوتان ئێمە لەسەر وەزیرێ کۆمانن ئێمە دوورتر ئەڕوانین ئێستا خەڵک گرفتاری دەستی بێموچەیە و حکوومەتی بەغدا چاوەڕوانی اتفاقیەکە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش نووسراوێک کراوە لە وەزارەتی دارێکی هیچ هاوکاریەکی تر نانێرێ بۆ هەرێمی کوردستان تاوەکو ڕێک نەکەون ئێوە جگەلەوەی وەکو ئەندامی انجومەی نوێنەرانی عێراق هەڵبەتە بەڕێستان لەگەڵ جەنابی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا بوون چی لەمە ئەخوێنەوە بە تایبەتیش هێواش نرخی نەوت بەرزە بێتەوە ڕقەمەکان ئەچنەوە سەرەوە ئەو سەرزانەی جەنابی هاوسەرۆک زۆر گرنگ بوو دیارە هەندێک چاوپێکنی زۆر گرنگ و باڵا کراوە لەگەڵ کەسانی عێراق و دەرەوەیش بالفعل مەرحەلەی داهات و قۆناغی داهات و قۆناغێکی گرنگە ئەوەی مای خۆشحاڵیەک تەنها ئەتوام لە ئێستایە قسەی لەسەر بکەم بەبێ تەفاسیل ئینشەڵا لە ڕۆژانی داهاتوو ئەیبینن یەکێتی نیشتیمانی کوردستان قیادەی تازەی یەکێتی و هاوسەرۆک یەکێتیەکان بنە فاکتەرێکی زۆر گرنگ لە پرۆسەی سیاسی داهاتووی عێراق ئینشەڵا لە ماوەی داهاتووە دۆستانمان هەواڵەکانمان بەوە دڵشاد دەبنەوە ئیتر ئەو قسەیە ئەو خیتابەی کە یەکێتی نەماوە لە بەغاوە یەکێتی لە بەغدا قورسایی خۆی نییە یا یەکێتی سەرێکی نییە یا یەکێتی کەسێکی نییە کۆتایی پێدێ و نەتیجەکانی لە ماوەی داهاتوو دەرەکەوێت لە هەموو ئەو پرۆسە سیاسی و عسکەری و ئەمنی استراتیجیە و دەوڵەتانەی کە لە ماوەی داهاتووە ئینشەڵا حکوومەتی عێراقی پیادەیەکە بیرمان نەچێت جەنابی هاوسەرۆک کاک شێخ لاهور لە تاڵەبانی لە بەشداری کرد لە کۆبنەوەی لوتکەی پارتە سیاسیەکانی عێراق کە بە سەرۆکایەتی مستەفا کازمی بەڕێوە چوو بە ئامادەبوونی فەخامەتی کاک دکتۆر بەرهەم سەرۆک کۆماری عێراق و سەرۆکی پەرلەمان و کەسی یەکەمی هەموو حزبە سیاسیەکان دیارە ئەو پەیامەی جەنابی سەرۆک کاک لاهور گەیاندوویەتی بە هەموو پارتە سیاسیەکان پەیامێکی تازەی و استراتیجی تازەی قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستانە و پەیامێکی ئیجابیەوە لە بەرژەوەندی هەموو گەلانی عێراق و بە تایبەتیش لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و هاوڵاتیاری هەرێمی کوردستانە بێ بەڵام وەکوتم دەرەنجامی ئەم خیتابە لە ڕۆژانی داهاتوو لە ماوەی داهاتوو دەرەکەوێ حەزەکەم لێرە ئاماژە عەفوەن فەرموو حەزەکەم ئاماژە بە ڕۆڵی جەنابی سەرۆک کۆمار فەخامەتی کاک دکتۆر بەرهەمیش بکەم کە ڕۆڵێکی زۆر ئیجابی هەیە و بۆ گەیاندنی پەیامی هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامی تەواصلی ئەو لەگەڵ و پارت و سیاسیەکان کۆبوونەوە بەردەوامەکانی و دیارە لە هەفتەی داهاتووش لە دووسبەی و سێسبەیەوە کۆمەڵی کۆبوونەوەی گرنگ و زنجیرە کۆبوونەوەی گرنگ هەیە ئەوەی ئەمە بە هەماهەنگی لەگەڵ جەنابی هاوسەرۆک
ئەمەوێ بیڵێم مەرحەلەیەکی تازە بۆ یەکێتی لە بەغدا، مەرحەلەیەکی تازە بۆ عێراق لە ناوچەکە و پەیابەکە ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان قیادەی تازە و هاوسەرۆکی یەکێتی ئەبنە داینەمەوە کلیلێکی کردنەوەی زۆر گرێەکانی عێراق و بەشێکی گرنگ و ئیجابی ئەبن لە ئیشەڵڵا چاکردی پرۆسی سیاسی لە عێراقە کە بە نەتیجە خزمەتی هەرێمی کوردستان. ئاڵاخان ئەم قورساییەکێتی ئەم ئاڵوگۆڕانەیەکێتی وتت تەفاسیل نادەم، بەڵام کۆمەڵک گۆڕانکاری لە ئایندە چەند ڕۆژی ئایندە دێنە پێشەوە چوارچێوەی یان بڵین اقتصاد و ڕێکەوتنی دارایی ئابووری هەرێم لەگەڵ بەغدا یەکێکە لەو قورسانی یەکێتی پێداگیری لەسەر کردووە لە پێناو بژێوی خەڵک ئەمەیتیایە؟ بەتەکید یەکێک لە مەسەلەکان مەسلەی اقتصادیەیان ئابووریە و بژێوی خەڵکی کوردستانە. ئێمە یەکێتی نیشتیمانی وعدمان بە خەڵکداوە بەڵێنمان داوە کە دەبێ وەزعی اقتصادی خەڵک چاک بێ، پرۆژە یا پرۆسەی لا مرکزیت بەشێکە لەوە، مەسلەی گەیشتنی بودجەی کوردستان و گەیشتنی معاشی خەڵک و موچەی خەڵک بەشێکە لەو پرۆسەیە یان بەشێکە لەو بەرنامەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە لە داهاتووشا یەکێتی دەوری باڵای ئەبێتایە. مەسلەی ئەمنی بیرمان نەچێ، ئێمە ناوچە دابڕاوەکانمان بە تایبەتی خانەقین، کەرکووک، مەخمور، شەنگار ئەمانە لە ڕووی ئەمنیەوە جموجۆڵێکی ینی بەڕاستی ناخۆشی داعشی تایە. یەکێتی نیشتیمانی کوردستان دەوری باڵای ئەبێ نەک لەسەر ئاستی عێراق، لەسەر ئاستی تەحالوفی نێودەوڵەتی ئەمڕۆ ئاماژە بە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە دەستگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە لە ڕوبەڕووبوونەوەی تێرۆریستان و لە ڕێگرتن لە دووبارەبوونەوەی کردەوە تێروریستەکان کە ئەمە نەک هەر بۆ ناوچە دابڕاوەکان، نەک بۆ خەڵکی کوردی کوردستانیەکانی ناوچە دابڕاوەکان، بەڵکە بۆ هەموو پێکاتەکان مای خۆشحاڵێ بێ. جگەلەوەی وەکوتم پرۆسەی ینی سیاسی بەگشتی لە عێراقە. ئەمەوێ ئەوە بڵێم ئەوەی کە جەنابی مام جەلال بەردی بناغی بۆ دانابوو لە بەغا ئینشەڵڵا هاوسەرۆکانی یەکێتی و قیادەی تازەی یەکێتی زیاتر پەرەی پێ ئەدەن و لە ماوەی داهاتووە ئەو بەردی بناغەیە گەشێ ئەسەنێ و لە بەرژەوەندی عێراق و لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ڕەنگ ئەداتەوە. بەڵێ ئاڵاخان ینی پرسیارێکێ هەم لەلایەن جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان و لەلایەن خەڵکی کوردستانیشەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە هەمیشە وەک چۆن لە سەردەمی سەرۆک مام جەلالە خاوەنی ڕوئیای تایبەتی خۆی بووە، لە ئێستاشە لە بەغدا خاوەنی ڕوئیای تایبەتی خۆی بێت و ڕەچاوی کۆمەڵێ شت بکات کە پەیوەندی بە بەرژەوەندی کۆی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە بێ، نەک پەیوەندی بە بەرژەوەندی وەزیرێک و مدیر عامێک و بریکار وەزیرێکی یەکێتیەوە هەبێت لە بەغدا. ئەم ڕوئیایەتان کە بەردی بناغەکەی کە بەڕێز باسە کرد بەڕێز سەرۆک مام جەلال دایناوە دۆزیوەتەوە یان تۆختان کردوتەوە یان تۆخی ئەکەنەوە کە ڕوئیای یەکێتی خەڵک هەستی پێ بکە و زۆر جار گلەی ئەوە کرا ڕاستەخۆ و ترایەکێتی دوای حەزبی تر ئەکەوێت. ئەمە ئەگۆڕن یان ئەمە گۆڕیوتانە؟ ئینشاءڵڵا لە ماوەی داهاتوو ئێمە ئەمە لە سەرکردایەتی و لەمە مەکتەبی سیاسی و بەرنامەی هاوسەرۆکەکانمانە کە لە ماوەی داهاتووە پێگەی یەکێتی بەهێز بکرێتەوە. هەموو ئەو قسانەی کە ئەکراکە یەکێتی دەوری نەماوە یا لاواز بووە بە کردار بە بەرنامە بە نەتیجەی با بڵێن مەلموس لەسەر ئەرزی واقعە کە خەڵک بیبینێت تەنها بە قسە نەبێ. گەڕانەوەی با بڵێن هێبەت و ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزبێکی گرنگ لە ناوچەکە، وەکو بەشێکی گرنگ لە معادلە ئیقلیمیەکە کە خەڵک ناتوانێت ئەمە باس نەکا و ڕەچاونەکە. گەڕانەوەی ئەم پێگەیە لە بەغدا بە قسەی من نییە، بە دوو مقابلە و بە دوو چاوپێکەوتن و سەردانێک نییە، حتمما بەرنامە و استراتیژە بەرنامەکان و استراتیژەکان ئێمە دامانناوە کاری ئەوێ و لە ماوەی داهاتوە لەسەر لە با بڵین مەودای کەم و لە مەودای دوور ئینشەڵڵا کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەیبینن. کاتێک ئێمە باس لە ناوچە دابڕاوەکانەکەین، باسی کەرکووک و خانەقینەکەی، گرنگەوەی خەڵکی ئەو ناوچەیە تەنها گویان لە قسەکانمان نەبێت و بڵێن
بەردەوام ماوەیە کە ئێوە باسی ئەو قساکەن ئێمە کاتێ وتومانە نوێ بوونەوە دڵنیانەکەینەوە بە ئەرزی وە ئەرزی واقعەوە بە چاوی خۆیان ئەو نوێ بوونەوە ئەبینن ئەم نوێ بوونەوەیە تەنها لە دەموچاو و ڕوخسارەکانی قیادەکانی یەکێتی نابێت لە بەرنامە و پرۆسە ئەبێ ئەم بەرنامە و پرۆسەیەش بە تایبەتی بۆ ناوچە دابڕاوەکان دەگەڕێتەوە بۆ ئەو چوارچێوەیە بۆ ئەو سیاسەتەی کە جەنابی مام جەلال لەو ناوچەیەدای ڕشت بوو بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ پێکاتەکان لەگەڵ لایەنەکانی تر کەرکک دەک لە ڕووی ئەمنیە بەڵکو ئەبێ لە ڕووی ئیداریشە و ئیستحقاقی خەڵکی بۆ بگەڕێتەوە دەبێ خەڵکی ئەو ناوچەیە بە تایبەتی لەو شوێنانەی ناوم هێنان هەست بکەنەوە جارێکی کوردستان جارێکی تر چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاخ و لە خەباتی چەکداری و لە ڕۆژە سەختەکانە بەجێی نەهێشتون ئێستاش بەجێیان ناهێڵێ و ئینشەڵڵا ئەبێتەوە جێگەی متمانەی ئەوان وەکو هەبوو جارێکی تر کۆمەڵێ پرۆسەی تر هەیە کە ڕەنگە عیلاقەی تەنها بەناو حکوومەتی ناوەندی نەبێ پێویستی بە کۆمەڵێ تەحالوفاتی تازە بێ لە هەر لەو شوێنانە لەگەڵ لایەنە سیاسیەکان ڕەنگە من ئەو جۆرە تەحالوفەی لە کەرکوک پێویستم پێ بێ لەگەڵ لایەنێکی شیعە و لە لایەنێکی سونە و لەگەڵ تورکمان جیاواز بێ لەو جۆرە تەحالوفاتانەی کە لە بەغدا بۆ فترەی داهاتوو پێویستم پێیەتی لەگەڵ هەندێک لایەنی شیعە و سونە و لەگەڵ کوردیش وەکو باسم کرد نی پەیوەندیەکانی ئێمە لە هەولێر ڕەنگە نابێ ئەوەندە تەسیر بک لە هەندێک پەیوەندی هەیە کە لەگەڵ لایەن و پارتە سیاسیەکان لە بەغدا هەمە ئێمە بیرمان نەچێکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا و نە لە کوردستان کە قسە ئیشەکە و استراتیج و بەرنامەی هەیە تەنها مەبەستی پارتی دیموکراتی کوردستان نییە ئێمە زۆر مەبەستمانە و زۆر گرنگە و باسیشمان کردووە پەیوەندیەکانمان لەگەڵ براو خوشکەکانمان لە بچوتنەوەی گۆڕان لە کۆمەڵی ئیسلامی لە یەکگرتووی ئیسلامی لەگەڵ هەموو لایەنەکانە ئەو پەیوەندیە بێ کە بە نەتیجە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێت لە بەغدا بۆ موچە و قوتی خەڵک بێ لە هەرێمی کوردستانیش بۆ سەقامگیری بۆ ئارامی خەڵکی کوردستان و ناوچەکە بێت ئەو ڕێکەوتنەی کە خەڵک چاوەڕێکە کە لانی کەم تۆزێک بارودۆخی دارایی هەرێمی کوردستان باش بێت کە موچە بدەت بە موچە خۆران مەسەلەن هەرم ڕۆ کە دوای ئەوەی کە چەند ڕۆژێک بەسەر یەک مانگ تێپەڕی کارمەندانی بەشێک لە نەخۆشخانەکان بایکۆتیان کرد زۆر ماندوون لە ڕیزی پێشەوە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنان مەعاشیش نییە چاوەڕێ ئەکرێ بە پێی زانیاریەکانی بەڕێزت بە پێی خوێندنەوەی نیەتی حکوومەتی نوێی عراقی کە ڕێکەوتنێک لەگەڵ هەرێمی کوردستانە بە بگاتن شوێنێکە لانی کەم شتێک پارە بۆ هەرێمی کوردستان بنێرێت بۆی بتوانێت شتێک لەو ڕاتبانە دابین بکات دیسانەوە هێشتا نەچوویدەتە تەفاسیل بەڵام ئەوەی بە شێوەیەکی گشتی چوارچێوەیە چوارچێوەی ئیشکردنەکەیە بەغدا نیەتی خراپی لەگەڵ هەرێمی کوردستان نییە بە تایبەتی لە مەسلەی موچەی خەڵک بەڵام لە بەرامبەریشتا بەڕاستی پێی وایە دەبێت هەرێمی کوردستانیش چەند هەنگاوێک بێتە پێشەوە بە تایبەتی تریش لە مەسلەی تەسلیمکردنی داهاتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش داهاتی نەوت ڕەنگە داهاتەکانی تری خاڵە سنووریەکان و ینی باجی ناوخۆ ئەبانش باز بکرێت بەڵام گرنگ داهاتی نەوت و غازە داهاتە سروشتیەکانە با بڵێن زامانە سروشتیەکان ئەمە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستانش بەڕاستی جددی بێت نابێ وەکو جارەکانی تر بکات اتفاقیە ئەکا بەڵام جێبەجێی ناکە ڕاستی ئمە بێ بە ڕاشکاوە لە قسە بکەین ئەوەی کێشەی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانە بە تەحدید ناوی بێنی اتفاقیە نەوتەکە 250,000 بەرمیلە بەڵام لە نەتیجەیە یەک بەرمیل تەسلیم ناکە لە بەرامبەر ئەویش مەعاشی ئەوێ لە بەرامبەر ئەویش ڕاتبی خەڵکی ئەوێ بەڕاستی ئەمە خاڵێکی سلبیە لە چەند ساڵی ڕابردوو لە چەند مانگی ڕابردوو ئێستاش حکوومەتی بەغدا نیازی نییە سزای خەڵکی هەرێمی کوردستان بداوە مەعاشیان نەنێرێ خاڵێکی تر ئەوەیە حکوومەتی ناوەندی لە ماوەی ڕابردوو بودجەی ناردووە بە تایبەتی ئەوەی ناوی مەعاشەوەی بودجەی خەڵکە ئەوەی مەعاشی خەڵکە ناردوێتی موچە بەڵام هەرێمی کوردستان زۆر جار لە شتی تر سەرفی کردووە لە مەسەلەی قەرزەکان سەرفی کردووە ئەمەیان کێشەی هەرێمی کوردستانە پەیوەندی بە حکوومەتی ناوەندیەوە نییە دیسان ئەگەڕێمەوە بۆ سوالەکەی جەنابەت کە چەند جار باسمان کردووە ئەم پرۆسەیە بە تەنها حزبێک و لایەنێک کۆتایی پێنای ئەمە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان کە هەموو لایەنەکان شەریکن نابێت سیاسەتی حزبی کوردی لە شوێنێک من لەوێم وەزیرم هەیە بەڵام لە شوێنێتر مە قساکەم و بەیان دەرەکەم و نازانم چی سیاست ئاوا نابێ ئینسان دەبێت ڕوون بێت ئێمە مادام یەکێتی گۆڕان پارتی بەشێکی لە حکوومەتی هەرێم دەبێت سیاسەتێکی ڕوونمان هەبێ دەبێت پەرلەمانی کوردستان سیاسەتێکی ڕوونی بەرامبەر حکوومەتی هەرێم هەبێ فەرمو حکوومەتی هەرێمی کوردستان بۆی مەعاشی ئەم خەڵکە بدەیت دەبێت اتفاقیەتێکی کۆنکریتی لەگەڵ بەغا بدەیت و ئەم اتفاقیە جێبەجێ بکرێ
داهاتی نەوتە 250 کەمترە زیاترە با ئێمە نیەت پاکی بنوێنین چەند مانگێک 6 مانگ ساڵێک لەگەڵ عێراقا ئەگەر ئێمە ئەم نیەت پاکەمان کرد و عێراق خراپی بەرامبەر هەرێمی کوردستان کرد ئەو ساوڵای حەقی خۆیانە هەمومان دێینە سەرخەت و ئەڵێن ئەوە حکوومەتی عێراقە غەدر لە هەرێمی کوردستانەکە بۆیە دەبێت چەند حکوومەتی عێراق دێتە پێشەوە هەرێمی کوردستانیش ئەوەندە هەنگاو بەرەو پێشەوەی حکوومەتی عێراقی بڕواوە حکوومەتی ناوەندی هیچ خوێندنەوەیەکی ئەمڕۆ ناوەندێکی استراتیزی باسێکی لەوە کردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوێ ڕێکەوتنەکەی بەغاو هەرێمی کوردستان سەر بگرێ بۆ ئەو معاشانە بێت بەڵام پارتی دیموکراتی کوردستان دوو دڵە لەبەرەوەی ڕۆژ بە ڕۆژ نرخی نەوتە چێتە سەرەوە ئەمڕۆ تام ساتانە نرخی نەوتی برنج 42 دلار نزیک لە 42 دلارە کە هەندێک جار نرخی نەوتی بەسڕەش سوچی بەسرە ئەگاتە ئەم نرخانەیان هەندێک جار زیاتر کەمترە خوێندنەوەیکی لەو جۆرە هەیە یان هیچ زانیارێک لەم بارە هەیە بە ڕێزاڵەخان من زانیاری ڕسمیم نییە ئەوەی جەنابەت باسیەکەی قسەی سنتەرێکە دەستگایەکە شتێکی وایە ئەگەڕێمەوە بۆ ئەو قسەی پێش تۆزیەک کردم دەبێت حکوومەتی هەرێم ئیتیفاقێکی شەفافانە لەگەڵ حکوومەتی ناوەندی ئیمزا بکە و ئەو بڕەنەوتەی کە بە ئیتیفاقی هەردوو لە تەحدید دەکرێت جێ بەجێکەن ئەو ئەبێ بە یاسا لە من نازانم یاسای بوجە دێت بۆ پەرلەمانیان ناچکۆمەژی کێ لە کێشەکانە بەڵام ئەم ئیتیفاقیە دەبێت جێبەجێ ئەگەڕێمەوە بە وازەحتر قساکەم بۆ نمونە جارێکی تر حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغا ئیتیفاقیەکەکەن 250,000 بەرمیل نەوت 300 هەرچەندێکە ڕادستی بەغا بکە بەوەی بەرامبەر ئەو مەعاش وەرگێ دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان نەوت هاتە خوارەوە چوە سەرەوە ئەو بەشە نەوتە ئەو داهاتی ئەو ژمارە ئەو ڕێژە نەوتە تەسلیمی حکوومەتی ناوەندی بکە بەڕاستیش ئەیڵێم تەسلیمی حکوومەتی ناوەندی نەکە بەخوا حکوومەتی ناوەندی بەڕای من و بە بۆچوونی من 1 دینار نانێرێت ومە هیچ عیلاقی بەوە نیە بەغدا موچەی خەڵکی بڕیوە و عیلاقی بەوە ئەبێ کە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بڕاوەقاکە تەنها معلوماتێکی کۆنکریتی بمەوێ بیڵێم لەم چەند ڕۆژەی ڕابردوو کە توانیمانە هەندێک کەسی دیار و صاحب قرار لە بەغا بدینین ئەمە پەیامەکەیان بووە حکوومەتی ناوەندی ئیتر چاوپۆشی لە تەسلیم نەکردنی داهاتی نەوتی هەرێمی کوردستان ناکات هیوادارم مەسجەکە وازح بێت ڕوونە ئاڵاخانێک شتی تر ینی مەسلەی بودجە لە هاهێنانی بۆ ئەنجومەنی نوێنەران و وا بڕیار بوو کەگەر حکوومەتی هەرێمیش لەگەڵ بەغدا بگاتە ڕێکەوتنێک ئەو ڕێکەوتنش لە سیاقی بودجە بێتە ئەنجومەنی نوێنەران ئەمە بەچی گەیشت ئێوە هیچ جم و زۆڵێک بەدیەکەن لای حکوومەتەوە کە پرۆژیاسە بودجە بنێرێت یان قسەیەکە بوو کە مانگانە ئەم پرۆژیاسا بنێرە لەبەر بەرزی و نزمی نرخینەوەت ئەمە یەکێ لەو گفتوگۆیانەیە کە حکوومەت و لیژنەی مالی پەرلەمانیش قسەی لەسەرەکەن تا ئێستا هیچ با بڵێن بەرچاوڕوونیەک نییە کە بوجە دێت بودجەی 2020 بۆ پەرلەمان چکەمەوە مانگی شەشین ئەگەر بوجەکە بێت دەبێت ئیتفاقیەکەی هەرێم و کوردستان کۆتایی پێهات بێ وەکو بەشێک و مادەیەک و فەقەرەیەک لە ناو یاسای بوجە بێت دەنگی بدرێ بدەین ببێتە یاسا ئەگەر بوجەش نەیەت بۆ پەرلەمان و دوا بخرێوی تر لەوە نەمێنێ ئەو با بڵێن شێوازە قانونی بە پێی قانونی ئیداری مالی ئەم ساڵیش تەواوکەین ئەوە دیسانەوە ئەو ئیتیفاقی کە لە بینی بەغدا و هەرێمەکرێ پابند دەبێ پابند چکە دەبێتە ئیتیفاقێکی واژۆکراوی بینی هەموو حکوومەت ینی ئیتیفاقیە و پەرلەمانی عێراقی بەپی ئەو دەسەڵاتە ڕقابیەی کە هەیەی دەتوانێت مڕاقبەی جێبەجێکردنی بڕئینەکە بکات ئیتیفاقیەکە بکە جایات دەبێ بە قانون دەبێ بە یاسا وەکو لە ناو یاسای بوجە چ ئەبێ بە ئیتیفاقیە لە هەردوو حاڵەتەکە حکوومەتی عێراقی پابند دەبێ ئەگەر هەرێم پابند بێ و پەرلەمانی عێراقی تەواوی دەسەڵاتی مڕاقبەکردن و چاودێریکردنی جێبەجێکردنی ئەو مادەی هەیە ئەو مەسلەی هەیە کە پێڵە ئیتیفاقی هەرێم و بەغدا لە دوزارە بینە سەرەوەی کە ئەمڕۆ و ئێستا لەسەر شاشەی کورسات نیوز هەبوو کە ڕێکخراوی تەندروستی جیهانی باز لەوە کە عێراق گەیشتە پێش قۆناغی هەرسی تەندروستی یعنی لە ڕووی ئامادەکاری بۆ تەندروستی و چەندجار ئاماژەمان بەوە کرد کە نرخی نەوتیش بەرزە بێتەوە و سەردانێکی وەزیری دارایی عێراقیش هەبوو بۆ سعودیە و باز لەوە کرد کە ڕێکەوتنێکە بێت لەگەڵ سعودیە ئیمارات کوێت لە مۆزوعی ئۆپیک 23 لە دوجارە عێراق ئەتوانێت بەرامبەر ئەم دۆخە سەختە تەندروستی داراییە خۆی بگرێت باسم کرد لە سەرەتاوە بۆیە ئەمڕۆ هەموو لایەنەکان دوای
هەندێک کۆبوونەوەی علەنی و سڕی کە لە چەند ڕۆژی ڕابردوو کراوە چ لە نێوان حیزبی سیاسی باڵا چ لەگەڵ لایەنی نێونەوە دەوڵەتی چ لەگەڵ خودی سەرۆک وەزیران و بەڕاستی چاودێری جەنابی سەرۆک کۆماریش کراوە تەکید لەوە کراوەتەوە کە ئەم حکوومەتە بڕوا چکە کێشەکانی عێراق گەورەترن لە حکوومەتی لە کێشەی وەزیرێک بڕواتیان نەڕوا وەزیری نەوت سین پێی خۆشە و سات زۆر بەدڵی نییە کێشەکە لەوە گەورەترە ئەم کێشانە ئەوانن کە جەنابت باست کرد کێشەی داراییە بە دەرەجە یەک کێشەی با بڵێن ئەو ئەزمە سەحیە و کۆڕنا ئەو هەموو پارەیە کە پێویستە مەسلەی قەرزەکانە مەسلەی مەعاشە و مەسلەی ئەمنیشە داعش و ئەمە دیارە ئێمە مەسەر ئەمڕۆ لە لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە کۆبلۆمان لەگەڵ نوێنەری وەزارەتی دەرەوەی عێراق بوو لەگەڵ جێگری وەزیری دەرەوەی عێراق بوو لەسەر ئەو گفتوگۆ و مفاوەزاتەی کە بڕیارە لە هەفتەی داهاتوو عێراق لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بیکە ئەم ئیتیفاقیە گرنگە بۆ عێراق و هەرێمی کوردستانی ئینشەڵا ڕۆڵی ئەبێت لەو ئیتیفاقیە ئەم ئیتیفاقیەیە جگەل لە هەماهەنگی عسکەری بۆ دوورخستنەوەی تێرۆریست و داعش ئیتیفاقی اقتصادی تایە بەڕاستی ئەمە بژانەوەی ئیتیفاقی ئیتارەکەیە ئەو ئیتیفاقی چوارچێوەیە کە لە دوای ئینسیحابی هێزەکانی ئەمریکا لە پەرلەمان دەنگمان لەسەری داوە و بۆ بە یاسا لە 2008ەوە و لە 2009 چۆتە با بڵێن بواری جێبەجێکردنەوە بەڵام دواتر بە بۆنی شەڕی داعشەوە وەستاوە ئێستا ئەم ئیتیفاقیە زیندووەکرێتەوە لە زمنیە مەسلەی پێویستی و پێداویستی عێراق لە سندوقی نەقد لە خەزانەی ئەمریکی ئەمڕۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە زۆر لایەن ئامادەیە هەماهەنگی عێراق بکە هەندێک لایەن ئامادەن قەرزەکانیان کەم کەنەوە لی خۆش بن هاوکاری زیاتری مادی عێراق بکەن بەڵام ئەمە هەمووی وەستاوەتە سەر ئەوەی ئایا پرۆسی سیاسی لە عێراقا بەهێمنی ئەڕوا پارتە سیاسیەکان هاوکاری یەکن هاوکاری ئەم حکوومەتەن یاننا بۆیە ناتوانین هیچ با بڵێن پێشچاوڕوونیەک بدەین لەسەر ئەوەی ئەم ئەزمە اقتصادیە ئەم مەسلەی کۆرۆنا چۆن ڕوبەڕووی ئەبنەوە ئەگەر ئەنە حیس نەکەین ئەمە حکوومەتێکی مستەقرە ئەمڕۆ ئەگەر ملاحەزە بکەن لە خیتابی مستەفا کاظمی زیاتر لە 5-6 جا تاکیدی لەوە کردووە تکاتان لێکم ئەمە حکوومەتێکی تەوافقی بێ پێویستیم بە پشتیوانی هەموو لایەکەیە و ئەمەشی بە سڕی و بە عەلەنی لەگەڵ هەموو پارتە سیاسیەکان باس کردووە ئەمە پەیامێکە کە مەرحەلەی داهاتوو پێویستی بە مەرحەلەیەکی ئارامی هەیە بۆی بتوانین لەم ئەزمە و لەم قەیرانە ئابوووریە بە دەرەجەی یەک و قەیرانە تەندروستیە ڕزگارمان دوا سەرنجی ئاڵاخان لەو بەرنمەیە بە کورتی بێ سوپاسەکەم من سپاسدانەکەم ئەمە دەرفەتێکی باش بوو بۆی قسە لەسەر هەندێ شتی گرنگ بکەین ئەگەڕێمەوە وەکو هەرێمی کوردستان پێویستە ئێمە لە ئیتیفاقیەکی شەفافانە لەگەڵ بەغا بکەین بۆی کێشەی موچەی خەڵک هەڵکەین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر تەکی دەکەمەوە کە جەنابی هاوسەرۆکی یەکێتی و قیادەی تازەی یەکێتی کۆمەڵی بەرنامە و استراتیجی تازەیان هەیە لە ئایندەیە ئینشەڵڵا لە ئەرزی واقعە نەتیجەکانی دەرەنجامەکانی لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی و لە گەلانی عێراقا دەرئەکەوێت و جارێکی تریکەتی نیشتیمانی کوردستان وەکو پێشەنگ وەکو سیاسەتەکەی جەنابی مامجەلال لە عێراق و ناوچەکە بە دەرەکەوێتەوە. زۆر سپاس بۆ بەڕێز ئاڵا تاڵەبانی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و کات ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆ بەڕێستان کە لە بەغداوە لەگەڵ ماوە نێرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەرنامەی پانۆرامامان پێشکەشکردن بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ